توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان 100,000 توشببووی تێپەڕاند. لەو ژمارەیەش تا ئێستا 3,228 توشببوو گیانی لەدەستداوە. هەروەک 64,431 کەس چاک بوونەتەوە. لە ئێستاشدا 32,416 کەس هەڵگری ئەو ڤایرۆسن و لە نەخۆشخانەکاندا لەلایەن پزیشکانەوە چاودێری دەکرێن و چارەسەری پێویست وەردەگرن. لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسەکەوە زۆرترین حاڵەتی توشببوو لە پایتەختی هەرێمی کوردستان تۆمارکراوە کە تا ئێستا نزیکەی 35,640 کەس توش بوونە. لەو ژمارەیەش 22,617 کەس چاک بوونەتەوە و 890 کەسیش بەهۆی ڤایرۆسەکەوە گیانیان لەدەستداوە. دوای ئەوەش پارێزگای دووهۆک دێت کە 32,542 کەس بوونەتە هەڵگری ئەو ڤایرۆسە. لەو ژمارەیەش 19,402 کەسیان چاک بوونەتەوە و گەڕاونەتەوە نێو خانەوەدەکانیان. هەروەک بەهۆی ڤایرۆسەکەوە 655 کەس گیانی لەدەستداوە. پارێزگای سلێمانی لە پلەی سێیەمی توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنەدایە کە هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەوە 29,060 کەس تووشی ئەو ڤایرۆسە بوونە و لەو ژمارەیەش 19,891 کەسیان ڤایرۆسەکەیان تێپەڕاندووە و چارەسەر بوونە. بەڵام لەو ژمارەیە 1,598 کەسیان دوای توشبوونیان بە ڤایرۆسەکە گیانیان لەدەستداوە. پارێزگای هەڵەبجەش دوایین پارێزگای هەرێمی کوردستانە لە ڕووی توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنەوە کە تا ئێستا 5,087 کەس توش بوونە. لەو ژمارەیەش 141 توشببوویان گیانی لەدەستداوە. 2,881 توشببووشیان چارەسەری پێویستیان وەرگرتووە و چاک بوونەتەوە. بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە تشرینی یەکەمی ئەمساڵ لە هەرێمی کوردستان گەیشتە لووتکە بە جۆرێک کە لە هەر 24 سەعاتێکدا نزیکەی 1000 حاڵەتی نوێ تۆمار دەکرا کە بە تەواوی ئەو مانگە 28,585 حاڵەت تۆمار کرا. دوای ئەوەش تشرینی دووەمی ئەمساڵ دێت کە لە تەواوی ئەو مانگەدا 20,591 کەس تووشی ئەو ڤایرۆسە بوونە. کەمترین حاڵەتیش کە تا ئێستا تۆمار کرابێ دەگەڕێتەوە بۆ مانگەکانی سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسەکە کە ئەو کات قەدەغەی هاتوچۆ و داخستنی سنوورەکان و فڕۆکەخانەکان و چەندین ڕێکاری دیکە ببنە هۆکارێک بۆ ئەوەی حاڵەتەکان کەمتر بڵاو ببێتەوە. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.